بەڵێ بەردەوامین ئێستاش تەوەری یەکەم لەگەڵ میوانەکەم تاوت و یەکەم هەڵبەت لە هەموو وڵاتێک لە هەموو ناوچێک لە جیاندا لە کاتی قەیراندا یاخود لە کاتی ئاساییدا هاوکاری پێشکەش بە لێ قەوماوان و هەژارانەکرێت یاخود ئەو چین و توێژانەی پێویستیان بە هاوکاری هەیە هەڵبەت لە کاتی گەیاندنی ئەو هاوکاریانە کۆسپ و تەگەرە یاخود قەیران تووشی گەاندنی ئەو هاوکاریانە ئەبێت یاخود دەستەیەک چینێک توێژێک پەراوێز ئەخرێن بە جۆرێک لە جۆرەکان ئەو هاوکاریانیان بە شێوەیەکی باش پێناگات بە سوپاسەوە لە ستۆدیۆ بەڕێز کاک هەڵشۆ عەبدولفەتاحم لەگەڵایە توێژەر کە لەسەر ئەم بابەتە لەسەر توێژینەوەیەک بۆ باشکردنی هاوکاری کۆمەڵایەتی لە کاتی قەیرانەکاندا توێژینەوەیکی ئەنجام داوە. کاک هەڵشۆ بەیانی باش. بەیانی باش، زۆر سپاس بۆ بینەرەکانتان لە کوێگەر. زۆر سپاس. کاک هەڵشۆ ئەگەر باسی ئەو توێژینەوەم بۆ بکەی لەلایەن چ ڕێکخراوێکەوە سەرپەرشتی کراوە و ئاماژە توێژینەوەکە چییە؟ بەڵێ دیارە ئەو توێژینەوەی لەلایەن پەیمانگای گەشەپێدانی بەریتانی IDS و ڕێکخراوی پاسەوان لە هەرێمی کوردستان کراوە و ئامانج لە توێژینەوەکە ئەو بووە چۆن بتوانرێت کۆمەڵێک ڕێگە چارەسەر و کۆمەڵێک ڕاستپاردا کۆ بکرێتەوە بۆ باشترکردنی پرسی دابشکردنی هاوکاری کۆمەڵایەتی بۆ گروپانەی کە پێویستیان پێێتی لە گروپە پەراوێزخراوەکان و گروپەکانی وەک ئەوەی کە پێوترێت ژنان و کەسانی خاوەن پێداویستی تایبەتی دیارە ئەو توێژینەوەی وەکو باسم کرد جیا لەوەی کە لەلایەن سێ توێژەرەوە لە هەردوو ڕێکخراوەکەوە ئەنجام درراوە بە شێوەی پراکتیکی لەگەڵ دوو گروپ چ لە سلەیمانی چێ لە پارێزگای هەڵەبجە توێژنەوەکان لەگەڵا ئەنجام درراوە. بەڵێ کاک هەڵشۆ زیاتر لە توێژینەوەکەدا فۆکەس قراوەتە سەرچی بە دیاریکراوە. لە ڕاستیە ئەساسی توێژینەوەکەیان بیرۆکەی توێژینەوەکە لەوە هاو ئێمە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک گێشە و گرفت و یاخود قەیرانی قوڵمان هەبوو لە بابەتی ئەزمەی ئابووری و داراییەکێک بوو لەو قەیرانانەی کە هەرێمی کوردستان پێدا تێپەڕ بووە و خاڵێکی تر و ئەزمێکی ترەویژەوەیە ئاوارەبوون و ڕوتێکردنی پەنابەرێکی زۆر بۆ هەرێمی کوردستان یەکێکی تر بۆ لەو قەیرانانەی کە هەرێمی کوردستان پێدا تێپەڕیوە بۆیە بیرۆکەی توێژینەوەکە لەوە سەرچاوی گرتووە ئەمە پەڕیوەتەوە سەرەوەی کە ئێمە لە کاتی قەیرانەکانە پرسی دابشکردنی هاوکاری کۆمەڵایەتی بە تایبەت بۆ گروپە پەراوێزخراوەکان گرفتی گەورەیتیا دروستە بێت لە سەر و هەموویانەوانە گرفتیەوەی کە ئەم کەسانە وەک پێویست ئەم هاوکاریە کۆمەڵایەتیانیان پێناگات یاخود ئەگەر پێشیان بگات بە شێوەیەک پێیانەگات کە کاریگەری دەرونی لەسرە بێت و کاریگەری ئەوەی لەسرە بێت ئەم کەسە لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونیەوە تێک بشکێت چکە بەداخەوە بە شێوەیەکی گشتی کە لە دەرەنجامی ئەو توێژینەوە دەرچووە هاوکاریە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی ناڕێکخراو ئەنجامەدرێت و سیستەمێکی کۆکراوە و گشتگیر نییە کە بتوانێت وەکو سیستەمی ئەوەی پێوترێت هاوکاری کۆمەڵایەتی بۆ کەم دەرامەتان یان بۆ گروپە پەراوێزخراوەکان سوودی لێ ببینن لەناو هەموو ئەمانەیە ئەوانەی کە زۆرترین زەرمەندن یان کەمترین سوود لەو هاوکاریە کۆمەڵایەتیانە وەرەگرنیان دەستیان پێی ڕاگات ئەو گروپانەیە کە لە گوندنشینەکانن و یاخود لە قەزا و ناحیەکانن ئەمانە لەو گروپە پەراوێزخراوانن کە کەمترین کات دەستیان بەم هاوکاریە کۆمەڵایەتیان ئاگات و کاتێکیش کە دەستیان پێگات زۆر جار ڕوبەڕووی فشارێکی دەرونی و یاخود لە کەدارکردنی کۆمەڵایەتی ئەبنەوە ئەمە توانم بڵێ میچێکە لەو دەرەنجامانی کە توێژینەوەکە پێیگەیشتووە چکە معلومی جەناب ئێمە لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا سیستەمێکی گشتگیری ئیداری زۆر باشمان نییە بۆ پرسی هاوکاری کۆمەڵایەتی و لەپاڵ ئەوەیە بۆ خۆی ئەو بڕە هاوکاریە کۆمەڵایەتیەشی کە لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە هەبووە بڕاوە بەهۆی ئەزمەی دایرایی نێوان هەرێم و ناوەند و بەهۆی گرژەکانی نێوان هەردوو حکومەت چه حکومەت یارێم چه
حکوومەتی عێراقی. بەڵێ باشە کاکەڵشۆ ئەم توێژینەوە یاخود ئەم پرسە کە بابەتێکی گرنگ و هەستیارە تا چەند لە عێراق و لە هەرێم بە هەند وەرگیراوە بایەخی پێدراوە بۆ نمونە خۆت باست کرد لەلایەن وەزارەتی کۆچکۆچبەرانی عێراقەوە بێت یاخود لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێمەوە بێت ئەمە تا چەند گرنگی پێدراوە پێشتر توێژینەوەی لەو جۆرە کراوە. بەڵێ لە ڕاستیە بۆ ئاستی گرنگی و ئاستی بەرپرسیارەتی ئەوەی کە هەیە ئێمە ئەو توێژینەوەی ئەکید لە داهاتووشە وەکو ڕێکخرا وەکو هەردوو دامەزراوە ئەگەیەنرێتە لایەنە پەیوەندیدارەکان لە سەرویانە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و ڕێکخراوەکانی تر و دەستگا میدیایەکانیش بۆی بتوانرێت یەکەم ڕای گشتی لەو دۆخەی پرسی هاوکاری کۆمەڵایەتی ئاگدار بکرێتەوە و بتوانرێت سوود لەو ڕاستپاردانەش وەرگیرێت کە لەو توێژینەوەیە بەرهەم هاتووە. چکە لە ڕاستیە ئێمە کە لە دەرەنجامی ئەو توێژینەوەی پێگەیشتین ئەوەیە کە هاوکاری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانە بوونی هەیە بە تایبەت لەسەر هەردوو ئاستەکە ئاستێکیانەوەیە کە حکوومەت و دامەزراوەکان ئەنجامی ئەیەن ئاستێکی تریانەوەی کە ڕێکخراوەکان و کەسانی سربەخۆ و یان بازرگان ئەنجامیان بەڵام خاڵێک لە کۆی ئەم پرۆسەیە ئامادەجی و حزوری هەیە ئەویشەوەیە کە جۆرێک لە ناڕێکخراوەیی هەیە لەم دابشکردنی هاوکاری کۆمەڵایەتیە چ لەلایەن ڕێکخراوەکانەوە چ لەلایەن کەسایەتەکانەوە چ لەلایەن کۆمپانیەکانەوە چ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانی شەوانێ بۆیە ئەم توێژنەوە توانێت سەر لەبەری پرۆسەی هاوکاری کۆمەڵایەتی بۆ کەسانی کە پێویستیان پێیەتی بە تایبەت گروپە پەراوێزخراوەکان لە ژنان لە گەنجان لە کەسانی خاوەن پێداویستی تایبەت بۆیە توانێت ئەم توێژینەوەیە سوودی لێوەربگیرێت کۆی پرۆسەی دابشکردنی هاوکاری کۆمەڵایەتی ڕێک بخرێتەوە چ لەلایەنە حکومەکەی چ لەلایەنە خێرخوازیەکەی و بتوانێت بەرنمەیەکی لەسەر دابنێت و بەشێکیشی ئەوانەی ئەگەر پێویستی بە یاسا بوو بتوانێت لە ڕێگەی دەسەڵاتی تەشریعی داهاتووی پەرلەمانی داهاتووی هەرێمی کوردستانەوە یاسای بۆ دەرکرێت چکۆوەکو وتم جۆرێک لە ناڕێکخراوەی هەیە لە دابشکردنی هاوکاری کۆمەڵایەتیە ئەو ناڕێکخراوەی ژوای کردووە بەشێک لەوانە دووجار سوودمەند بن یاخود بەشێک لەوانە کە باسم کرد گروپی پەراوێزخراون لە ناوچە دوورە دەستەکان ئەسڵەن هەر سوودمەند نەبن و خاڵێکی تر و بابەتێکی تر لە کۆی ئەم پرۆسەیە ئەویشەوەیە کە ئەم ناڕێکخراوەیە وای کردووە جۆرێک لە کەدارکردنی ئەم کەسانە تووشیان بێت یاخود ڕوبەڕوویان بێتەوە بە تایبەت لەو هاوکاریە کۆمەڵایەتیانەی کە لەلایەن کەسایەتی و کۆمپانیا و ڕێکخراوەکانەوە ئەنجامەدرێت جا بەمەبەست بیا بێمەبەست بەهۆی بڵاوکردنەوەی وێنایانەوە بەهۆی بڵاوکردنەوەی ڤیتۆ و سوورەی ئەو کەسانەوە کە هاوکارێکە وەرەگرن تووشی لە کەدارکردنی کۆمەڵایەتی و تووشی فشارێکی دەرونی بوون بێگومان ئەم هاوکاریە کۆمەڵایەتیەکێکی تر لەو خاڵانەی کە خاڵی نێگەتیڤە لەم پرۆسی ناڕێکخراوەی و هاوکاری کۆمەڵایەتی ئەوەیە کە جۆرێک لە جیاکاریەکرێت لەسەر ئاستی پێدانی ئەم هاوکاریە کۆمەڵایەتیە لەوانە جیاکاری زۆر جار ئینتیمای سیاسی دەورە بینێت زۆر جار ئاینی دەورە بینێت زۆر جار خزمەتی و نزیکایەتی و ئەوەی کە پێوترێت دۆستخوازی دەورە بینێت هەموو ئەمانە لەو خاڵە نێگەتیڤ و خراپانن کە لە پرۆسەی دابشکردنی هاوکاری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان ئامادەجی هەیە بۆیە ئەکرێت ئەمە لە ڕێگەیم توێژینەوەی و لە ڕێگەی ڕاستپاردەکانی سەر لەبەری پرۆسەی هاوکاری کۆمەڵایەتی ڕێک بخرێتەوە خاڵێکی تر کە لە یادم نەچێت ئەویشەوەیە کە وەکو یەکێکی تر لە دەرەنجامەکانی توێژینەوەکە دەرچوو ئەویشەوەیە کە پرسی دابشکردنی هاوکاری کۆمەڵایەتی لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە و دوجار لەلایەن ڕێکخراوە لۆکاڵەکانیشەوە کە بەشێکیان منەفزی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانن بەهۆی ئەو لێشاوی کە لە ڕابردووە هەبووە چ ئاوارە چ پەنابەر لە هەرێمی کوردستانە تەرکیزیان زیاتر لەسەر ئەم دوو گروپە بووە وەکو ئاوارە و پەنابەر ئەمە لە کاتێکدا گروپی خانەخێ و خەڵکی ناوچەکە خۆی یان ئەوانەی کە
گروپە پەراوێزخراوەکان زیاتر ڕوبەڕووی قەیرانەکە بوونەتەوە لە وەرنەگرتنی و هاوکاریانە و لە قورسی بارگرانی ئابوووریان بۆ یەکێکی تر لەو گرفتانە لە پرۆسی ناڕێکخراوەی هاوکاری کۆمەڵایەتیە تەرکیزکردنی زیاتری ئاوەرە و پەنابەران بووە لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوەکانی ناوخۆی هەرێمی کوردستانیشەوە بۆیە ئەمە یەکێکی تر بووە لەو دەرەنجامانەی کە لە توێژینەوەکە پێگەیشتووە و ئەکرێت جارێکی تر ئەمە ڕێک بخرێتەوە هەرچەند ئێستا ئێمە لە کاتێکا قسەکەین کە ئاوارە و پەنابەران لە هەرێمی کوردستان ڕوو لە داکشان و ڕوو لە کەمبوونەوە کات بەڵام ئەم توێژینەوەی باسی لە ڕابردوو کردووە ئەکرێت بۆ داهاتوو ڕێگەچارە و هێڵێکی باشتر دابرنێت بۆ دابشکردن و گەیاندنی هاوکاریە کۆمەڵایەتەکان بۆ گروپە پەراوێزخراوەکان بە تایبەت ئەو کەسانەی کە لە شوێنە دوورە دەستەکانن. بەڵێ کاکەڵشۆ بەنیاز نین یاخود لە بەرنامەتانە نییە ئەم توێژینەوەیە ببێتە دەواازەیەک بۆ ئەوەی لە داهاتوودا کۆنفرانسێکی نێودەوڵەتی بکەوێتەوە لە هەرێمی کوردستان کە ڕێکخراوە نێودەوڵەتەکان بانکێش بکرێن ڕێکخراوی نەتەوەیەکگرتووەکان بانکێش بکرێت زیاتر لەسەر ئەم پرسە هاوکاری کۆمەڵایەتی گفتوگۆی زیاتری لەبارۆ بکرێت. بەڵێ لە ڕاستیا پرسی دابشکردنی هاوکاری کۆمەڵایەتی پرسێکی ژیاری گرنگی کۆمەلگا و هەر دەوڵەت و هەر هەرێم و تەنانەت ئاستی کۆمنیتیەکیشە ئاستی ویلایەت و پارێزگایەکیشە بۆیە لە ڕاستیا هەر لەو سۆنگەیەوە پەیمانگای گەشەپێدانی بەریتانی ئایدس و خودی ڕێکخراوی پاسەوانیش ئەمە بابەت و تەوەرێکی سەرەکی بووە بۆیە لەگەڵ بڵاوکردنەوە و بە ئەنجام گەیشتنی توێژینەوەکە ناوەڕۆکی ئەم توێژینەوەیە نێدراوە بۆ ئەتوانم بڵێم زۆرینەی هەرە زۆری وەزارەت و کۆنسوڵخانون ویلایەتیەکان لەسەر ئاستی دنیا و بۆ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە زمنیا ڕێکخراوی نەتەوەیەکگرتووەکان بۆی بتوانن چۆن هاوکاریەکانیان و پاڵپشتە داراییەکانیان بۆ ئەم سێکتەرە تەرخان بکەن و هاوکاری ڕێکخراوە ناوخۆیی و هەرێمەکانیش بن بۆی بۆ باشتر کارکردنی لەسەر ئەم پرسە توانەکانیان بەگەڕ بخەن و سەپۆرت و پاڵپشتی مادی پرۆژە هەمە جۆرەکان کەن کە ئەکەوێتە ناو ئەم چوارچێوەیە بەشێکی تر ئەوەیە کە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ حکوومەتی عێراقا ئێمە ئەم توێژینە ڕاستە لەسەر هەرێمی کوردستان کراوە بەڵام بەوردبوونەوەمان لە عێراقیشە کێشەیەکی گەورەی پرسی دابشکردنی هاوکاری کۆمەڵایەتی هەیە جا چ لەسەر ئاستی کەرتە تایبەتەکەی ئەوەی کە لە ڕێگەی ڕێکخراوی لۆکاڵی ئەنجامەدرێت چ لەسەر ئاستی حکوومەکەی چونکە وەکوتم زۆر جارێمە لەم توێژینەوە کە پەڕیوەتەوە سەری نمونەی عێراقیشی تیا بەدیکراوە یاخودیا هەستی پێکراوە ئەویشەوەی کە لە عێراقیش پرسی دابشکردنی هاوکاری کۆمەڵایەتی بە شێوەیەکی زۆر منەظەم نییە و نەیتوانیوە وەڵام دەرەوەی پێداویستەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بێ وە گروپە پەراوێزخراوەکان بێت بۆیە ئەکرێت لەسەر ئاسی عێراق کۆنفرانس و ندوەی فراوانتری بۆ بگیرێت و بێگومان ڕێکخراوە ناوخۆیەکان و لە زمینیان ڕێکخراوی پاسەوانیش ئامادەیەوەی هەیە کە بتوانرێت دەعم و پاڵپشتی ئەو بکات کە کۆنفرانس و کۆبوونەوەی فراوانتری چ لەسەر ئاسی عێراق چ لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆ بکرێت وی بتوانرێت لە بەرنامەی حکوومەتەکانی داهاتووە بە شێوەی استراتیجی قوڵتر و دوورمەوداتر معالەجەی ئەم گرفتە بکەن چکە لە ڕاستیە ئەم گرفتە زۆر لێکەوتەی تریە بێتوانێ کە ڕەنگە لە داهاتووە تاکێ دروستکات کە بەهۆی بڵاوبوونەوەی وێنەیەکی لە سۆشیال میدیا کە هاوکاری کۆمەڵایەتی وەرەگرێت تووشی تێکشکانی دەرونی بێت و تووشی تێکشکانی ئەوە بێت نەتوانێت لە ژیان و ژیاریە سەرکەوتوو بێت و بتوانێت کەسێکی بەرهەمداری ناو کۆمەلگاکەی تیا بەدەستبێنێت یاخودیا دەربکەوێت بۆیە بێگومان ئەو بیرۆکە ئیشی لەسەر کراوە و بەردەوامیشە بێت بۆ داهاتوو و پێم وایە ئایدیەسیش بۆ خۆی وەکو یەکێک لە تەوەرە سەرەکیەکان دایناوە و کاریشی لەسەرکات و هەوڵات ئەم بابەتە فراوانتر بکات بۆی بتوانێت ڕێگە چارەیەکی گونجاو و باشتری بۆ بدۆزێتوانێت چکە لە ڕاستیە
ئێمە بینین پرسی سۆشیالیش کە یەکێکی ترە لەو بابەتانەی ڕێخستنەوەی پاڵپشتێ داراییەکانە بۆ خێزان و تاگەکان لە دنیا ئێستا بەردەوام لە ئەبدەیت و تازەکردنەوەی بۆی بتوانێت لە ئاستی وەڵامدانەوەی کۆمەلگاکە و ڕێخستنەوەی کۆمەلگایە بێت. بەڵێ کاکەڵشۆ ئەم توێژینەوەیە تا چەند کاریگەریە بێ بۆ هاوکاریکردنی چەند توێژێکی پەراوێزراو بۆ نمونە خاوەن پێداویستی تایبەت یاخود ژنان. بەڵێ بێگومان ئەو دوو گروپەی باست کرد تەرکیزێکی سەرەکی کراوەتە سەر و هەوڵ درراوە دۆخ و واقعی ناو ئەم دوو گروپە بخرێتە ڕوو و یەکێک لەو دەرەنجامانشی کە پێگەیشتین ئەوەیە کە ئەم دوو گروپە زۆرترین پێشێلی بەرامبەر مافەکانیان نەکرێت و ناحەقی بەرامبەر بە مافەکانیان نەکرێت لە گەیاندنی ئەو هاوکاریە کۆمەڵایەتیە بەتایبەت ئێمە ئەزانین بەردەوام ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان و یاسانەی دەوڵەتیەکان بۆ پاڵپشتی و پشتیوانی ئەم گروپانە کە پێوترێ گروپی پەراوێزخراوەکان دەرەچێت ئەمیش بە ئامانجەوەی کە چۆن بتوانێت بخرێنە سەر سکەیەک کە پێوترێت بخرێنە سەر ئاستێک کە پێوترێت ئاستێکی گشتی کۆمەلگا بۆیە بێگومان بەڵێ تەرکیزی لەسەریانە و هەوڵیاوە لە ڕێگەی ڕێخستنەوەی دابشکردنی هاوکاری کۆمەڵایەتی زۆرترین سوودمەندمەند ئەم دوو گروپە بێت کە ژنان و کەسانی خاوەن پێداویستی تایبەتە جا چ لەسەر ئاستی حکوومەکەی کە پرسی هاوکاری کۆمەڵایەتی بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە ڕێگەی حکوومەتەوە زیاتر ڕێک بخرێت و لە ئاستێکا بێت کە بتوانێت بژێوی ژیانی پێداوین کرێت لە ڕاستیە ئێستا ئێمە ئەگەر کەسێکی خاوەن پێداویستی تایبەت وەربگرین لە هەرێمی کوردستانە ئەو هاوکاری کە لە حکوومەت وەرێگرێت بڕێکە ناتوانێت ژیانی ڕۆژانەی پێدابین کات چ جای ئەوەی کە ئەو کەسە خاوەن پێداویستیە تایبەتە پێداویستیەکانی زیاترە لە کەسێکی ئاسایی چ لە پێداویستی دەرمان چ لە چاودێریکردن چ لە خۆراک و جلوبەرگ و ئەو پێداویستیانەی بۆ کەسێکی خاوەن پێداویستی تایبەت لەوانە ڕەنگە کەسێک پێویستی بە عەرەبانەی گواستنەوە هەبێ بۆ گواستنەوەی بۆ شوێنە پێویستیەکان چ لەوەی کەسێکی خاوەن پێداویستی بە چاویلکە و بە داشەق و بە گۆچان و هەر شتێکی لەو بابەتانە هەوێت بۆیە بێگومان ئەو سیستەمەی کە ئێستا حکوومەت هەرێمی کوردستان و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کاری پێکات خۆشیان تا ڕادێک دچیان بۆ کردەوە لە لێدوانەکانیانە باس لەوەکەن نەیتوانیەوە لە ئاستی پێداویستەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەتا بێت بێگومان ئەمە شۆکارێکی سەرەکی ئەگەڕێتەوە بۆ پرسی ئەزمەی دارایی لە هەرێمی کوردستانە چکە ئێمە لە ساڵی 2015 لە دوای هاتنی گروپی تیرۆریستی داعش و ئەزمەی اقتصادی لە عێراق و لە هەرێمی کوردستان زیاتر ئەم گروپانە بوونەتە قوربانی و پەراوێزخراوتر بوون و زیاتر ئەو ئەزمەیەکە لەسەر ئەوان ڕەنگی یاوەتەوە یاخود دەرکەوتۆ دروسترە بڵێم پرۆسەی دابشکردنی هاوکاری کۆمەڵایەتی لەو کاتەوە ئەپدەیت نەکراوەتەوە ئەو لیستەی کە هەیە هەر ئەو لیستەی پێشووە ئەمە لە کاتێکا ئەبینین کە ڕۆژانەیە خەڵکانێکی تر بە هۆکاری جیاواز تووشی عجزی ئەندامێکی جەستا بن کاتچنەوە چوارچەوەی ئەوەی کە پێوتێ کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئەمە خاڵێکی ترەوەی کە هەر ئەم گروپەی کە پێوترێت کەسانی خاوەن پێداویستی تایبەت ڕۆژانە خەرجی و پێداویستەکانیان زیاد دەکات بەهۆی ئەو ئەجزەی کە لە ئەندامێک لە ئەندامەکانی جەستایانە هەیە و بەهۆی ئەو هەڵاوسانەی کە بازاڕی کار و بازاڕی ژیان لە ڕۆژانە هەیەی بووە ئەمانش پێداویستیان زیاد دەکات و ئەو بڕە هاوکاری کە لەلایەن حکوومەتەوە پیانەدرێت لە ئاسی پێویستانیان ناتوانێت پێداویستەکانی ڕۆژانەی کەسێکی ئاسایش دابینکانەکە کەسێکی خاوەن پێداویستی تایبەت بۆیە بێگومان تەرکیزی لەسەری بووە و ڕاستپاردەی تایبەتیشی هەیە بۆ هاوکاریکردن و ڕێخستنەوەی پێدانی هاوکاری بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت و ژنانیش. باڵێ کاکەڵشۆ باسی سۆشیالت کرد پرسیارەکەم بە دیاریکراوی تا چەند لە توێژینەوەکەدا باسی سۆشیال کراوە ئایا
لە پلانتانانیە لە داهاتوودا یاخود لە توێژینەوەی تردا لە کۆنفرانسا بۆ نمونە ئەم مەفهومە ئەم زاراوەیەشی بکرێتەوە بۆ ئەوەی بتوانرێت هاوشێوەی وڵاتانی ئەوروپا یاخود وڵاتانی پێشکەوتوو ئێمەش پشت بە بەو سیستەمە بەسین. بەڵێ لە ڕاستیە پرسی سۆشیال بۆ یەکێک لەو پاڵپشێ داراییانەی بۆ هەر کەسێک کە کارێکی نەبێت و بۆ قۆناغێکی کاتی لە وڵاتانە کاری پێکرێت و ئێمە ئومێدمانە کرد تەمەنامانە کرد عێراقیش وەکو یەکێک لە وڵاتانەی کە خاوەنی سەرمایە و یاخود سەرچاوەیەکی داهاتی مادی گەورەیە و سەرچاوی سروشتی زۆرە لە نەوت و گاز و هەتاوەکو دوایی ئەمانە وایە کرد کە ئەو بڕەداهاتەی گەورەی کە لە دەست عێراقا ئەویش بەهاتە سیستەمی سۆشیال و پاڵپشتی دارایی بۆ تاکەکانی دابین کردایە بۆیە بێگومان ئێمە هەم لە کۆمەلگاکەمانە پێویستمان بە ڕوونکردنەوە و تەوزیحاتی زیاترە بۆ تاکو و ڕێکخرا و گروپەکان بۆی تێبگەن لەوەی کە سۆشیال چییە و ئەدرێ بە چێت چۆن ڕێک بخرێت گرنگە تەرکیزی لەسەر بێت و وەکوتم ئێمە لە ئێستا تەرکیزمان لەسەر پرسی پێدانی هاوکاری کۆمەڵایەتی بووە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت و ژنان بەڵام ئەکرێت لە داهاتووە یەکێک بێ لە بابەتەکانمان و یەکێک بۆ لە تەوەرەکانمان و بە دڵنیایی شۆتوانم باس لەوە کەم کە بۆ خۆی پرسی هاوکاری کۆمەڵایەتی بەشێکی ناو ئەو پرۆسەیە بەڵام لە ڕاستیە بەم شێوەی ئێستانە چکە لەوەی ئێستا هەیە ناڕێکخراوە و ناتوانێت وەڵام دەرەوەی ئاستی ئەو کەسانە بێت کە پێویستیان بەم هاوکاری کۆمەڵایەتیە هەرچەنە خاڵێکەیە لە هەرێمی کوردستانە کە خاڵێکی گەشە و سلوک و ڕفتار و کارێکی تاکەکانی کۆمەلگایە جێی تەقدیرە ئەویشەوەیە کە بەخشین لە هەرێمی کوردستانە تا ڕادەیەکی باش چ لەسەر ئاستی خوارەوە وەکو تاک چ لەسەر ئاستی گروپەکان چ لەسەر ئاستی ڕێکخراوەکانیش چ لەسەر ئاستی گەنجەکانیش کە ئەمە جێی تەقدیرە بوونی هەیە ئامادەجی هەیە لە ناوچە جیاوازەکانە ڕەنگە ئێستا ئەگەر ئێمە ئەحساییە وەربگرین ڕێژێکی باشمان دەستکەوێت لەوەی کە کۆمەڵە کەسێن بەبێ هیچ تموحێکی مادی و معنەوی کارەکات بۆی ببەخشێت و حەزەکات کولتوری بەخشینیش بڵاو بکاتەوانێت کە ئەمە تا ڕادێک لە ناو بەشێک لە سەرمایهدارەکانی هەیە بەشێک لە ڕێکخراوەکان هەیە بەشێک لە گەنجە خۆبەخشەکان هەیە لە خوێندکارانی زانکۆ هەیە بەڵام ئەوەی کە ئێمە تەرکیزمان لەسرە بووە ئەوەیە ئەم پرۆسەیە ناڕێکخراوە و زۆر جار لە ناڕێکخراوەی ئەم پرۆسەیە تووشی ئینحراف و دەرچوون ئەبێت بۆیە تەرکیزمان لەوێت چۆن ئەمە ڕێک بخرێتەوانێ و ئەو کولتورە بەخشێنە بە شێوەیەک فۆرمەلە بکرێت کە بتوانێت باشتر سوودی لێوەربگیرێت و خاڵێکی گرنگ لە کۆی ئەم پرۆسەیە ڕەچاو بکرێت بپارێزرێت ئەوی شکۆمەندی مرۆڤە ئەگەر ئێمە لە تەواوی ئەو بەڵگە و دیکۆمنت و یاسانێ و دەوڵەتیانەوە بڕوانین لە یەکەمین جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤەوە تاوەکو ئەمڕۆژ بەردەوام ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان تەرکیزە کاتە سەرەوەی شکۆمەندی مرۆڤ بپارێزێت بۆیە لەم پرۆسەی هاوکاری کۆمەڵایەتیە گرنگە شکۆمەندی بپارێزێت کە زۆر جار لەمەی ئێستا هەیە بە پێی دەرەنجامی ئەو توێژنەوەی ئێمە پێگەیشتوین بە ئاگایی یا بێ ئاگایی شکۆمەندی مرۆڤ نەپارێزراوە ئەویش بە هۆکاری بڵاوکردنەوەی وێنە یان ڤیدۆ یاخود ناو یاخود هەر جۆرێک لەو جۆرانەی کە ئەو هاوکاریە پێگەێنێت بۆیە ئێمە ئامانجمانە ئەم نەریتە ئەم کەڵچەرەی کە لە ناو تاچی کوردی و کۆمەڵگەی کوردیا هەیە زیاتر گەشە بکات و پرسی بەخشین باشتر بێت و لە زڵنیا لە ژێر تایتڵی ڕێخستنەوەی دامەڵێنی هاوکاری کۆمەڵایەتیە. من پرسیاری دیکەم هەبوو بەڵام کاتمان نەماوە بەڕێز هەرش و عەبدولفەتاح توێژەر سپاس کە ڕاستەوخۆ لە سەدیۆ لەگەڵمان بوون سەرکەوتوو بن. سپاس بۆ ئێوەش جارێکە دەستخۆشیمەیە و وەکوتم هەردوو ڕێکخراوی پاسەوان و ڕێکخراوی ئایدیەسی بەریتانی وەکو دەستپێشخەریەگە و کارایان کردەوە ومێ دەکەم بە پاڵپشتی ڕێکخراون دەوڵەتەکان و دامەزراوەکانی حکوومەتی عێراقی و هەرێمیش بتوانێت باشتر کار لەسەرەوە پرسە بکرێت بۆی بتوانێت خزمەتێکی ئەو سێکتەرە بکرێت کە پێویستە. ئێمەش بە هیوان سەرکەوتوو بن. سەرکەوتن بۆ ئێوەش زۆر سپاس.